چەند شیرینە کەرکووکەکەم چەمی خاسە و قەرای جوانی قەیسەری کوچە و کۆرانی بابە گورگور بەرزیجانی نایگۆرمەوە بە هەڵەبجە و سلێمانی ئاوی شەراب خاکی بە پیت و سامانی شاریاش و پێکەوەژان تو چاومانی دەستکە گوری شەیدانی تادی سەرمان هیوامانی نایگۆرمەوە نە بە دووەکی خۆشەویست نە بە هەولێر پایتەختەکەی کوردستانی خاکی منە هەتە حەمرین قودسی هەموو هەتووە پاشای کوردستانی هەتا ماوەم تا بمێنم ڕوحمەکەم بە قوربانی بژی گڵۆباخ ئەمانەی کە دەبیندرێت جۆش و خۆشی کەرکووچیەکانە یعنی ئینسان نازانێت چی بڵێت کە کەرکووچیەکان ئەم جارە درچیان با گرنگجی ئەم هەڵبژار نەکردووە و دەیانەوێت لە ئێستاوە تەپڵی سەرکەوتن لێ بدەن و با دەنگەکانیان جارێکی دیکە ئیدارەی ئەم شارە بگۆڕن و کوردێک بکەنەوە بە پارێزگار.